لیارەکانی هەفتەی سێمی قۆناغی کۆتایی خولی پلە دووی کوردستان یانەی پەروەردە لەسەر یاریگای یانەی پیشەسازی لە هەولێر میوانداری مەخموری کرد. لا سەرتاوە هەردووتی بە ئاس لە یەکۆ نزیک بوون، خەریک بوو مەخمور بە گۆڵ بگات ئەم دەرفەتە ئاسانەی لەدەستدا. لا هێرشەکانیان بەردەوام بوون تاوەکو لا خولەکی سرود و محەممەد حەیدەر بە لێدانێک لە دوورەوە بربەستی یەکسانی شکاند و مەخموری لە یاریەکە پێشکەست. خۆشیەکانی درێسوورەکان و هاندەرانی تەنها دوو خولەکی خایاند بە ئەسیستی ئیڤان خالید نەسیر دەلی ئەنجامەکەی بۆ پەروەردە یەکسان کردەوە. مەخمور لە دوا ساتەکانی نیوەی یەکەم بەم دوو لێدانە ویستی پێش بکەوێتەوە، بەڵام ئەنجامی کۆتایی نیوەی یەکەم یەکسانی بوو. لا نیوەی دوم سلێمان قاسم هەوڵیدا پەروەردە پێش بخات، ستون بە نەخێر وەڵامی دایەوە. هەردوو تیب لا چەندین بۆنە نزیک بوون لە گۆڵ تۆمارکردن، هێرشەکانیان بەردەوامی هەبوو تاوەکو لە خولەکی 92 ئیڤان خالیدی یاریزانیانەی کارەبا گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ پەروەردەی خاوەن ماڵ تۆمار کرد. درێژ سپیەکان خۆراگرم و لەسەر هێشتنەوەی ئەنجامی پێشکەوتن تا فیکەی کۆتایی ناوبژوان و سەرکەوتن لە یاریەکە. بەڕاستی خولی پلۆدوەکان تا ڕادێک قورسە بەڕاستی، یعنی قورسەکەی لەوەیە لایانی تەکتیکی تۆزێک دوورە بەڕاستی ئەوەش قورسە بۆ یاریزان زیاتر یاریەکان عەشواییە بەڕاستی ئەوە پێویستی بە یاریزانە، یعنی لە ڕووی توانای جستەیی و زۆر باش بیتن. ئەمڕۆکە ئێمە دەتوانم بڵێم سەرکەوتنێکی زۆر گرنگ بوو، دەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر باش کاریمەی ئاسان کرد، یعنی وە نەبیبرێن ئەمە تەواو سەرکەتین بۆ قۆناغی داهاتوو، بەڵام کاریمەی ئاسان کرد بۆ دوو یاریەکەی داهاتوو کە باشتر بین لە ڕووی معنەویەوە بەتایبەت. و بەڕاستی یاری داهاتوو پێم وایە لە شاری سلێمانیە هەم دووبارە بەڕاستی پێویستە لە سەرمان بە هەمان گڕوتین ئەمە بەردەوام بین و هیوادارم یاریزانەکان هەروە بەردەوام بن. ئەمڕۆکە پاڵەوان و مەڕاستی یارێکی زۆر باشیان ئەنجامدا، ئینشاءڵڵا یاریەکانی دابێ باشتر بین و سەبارەت بە گۆڵەکەش دڵخۆش بووم حتمەن. ئەمن هاتیمە بۆ تیپە تاوەکو یارمەتیان بم بە هەر شوێنێک بی بە هەر شێوەیەک بیتن ئەمن دەبێ ئاستێکی باش نیشاندەم بۆ ئەوەی بتوانی سەرکەوتن تۆمارکەین بە هیوام سەرکەوتوو بن لە یاریدا بوو زیاتر. بەم شێوەیانی پەروەردە 7 خاڵی هەیە هاوشێوەی هەڵەبجا، بەڵام بە جیاوازی گۆڵ لە خانەی دووەم دەبیندرێت. یاری داهاتووشی بەرامبەر بەختیاری دەبێت لە سلێمانی، یانەی مەخموریش خاوەنی تەنها 3 خاڵە و لە خانەی چوارەمە یاری داهاتووی لەسەر یاریگای خۆی بەرامبەر شیلاتزێ دەبێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.